بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێ من یادگار فایقم ئەم شەو بۆ باسی ڕۆژ لەگەڵتانە بم دیارە باسی ڕۆژ لە کوردستان زۆر بۆ بەڵام ئێمە لەسەر گرنگترین و هەستیارترین و باشترینیان ئەوەستین بەنسبەت بینەری کوردەوە من ئەم شەو میوانەکەم لە هەولێرە بەڕێز کاکشاخەوان عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی عێراق ئەندامی کورد یاخود نوێنەری کورد لە پەرلەمانی عێراق مەبەستمە لەگەڵ جەنابیان لەسەر کۆمەڵێک پرس قسە بکەین بە حکومیەوەی کاکشاخەوان خۆی لە لیژنەی ئاسایش و بەرگریە و خۆی کەرکووکیە و زانیاری لەسەر تەواوی ناوچە کوردستانەکانی دەرەوەی داری هەرێمەیە مەبەستمە لە باسی کەرکووکەوە دەست پێ بکەین کەرکووک ئێستا دۆخی چۆنە کێ حکمی کەرکووکە کات ئەو پێشێلکاریانەی لەو سنوورانە ئەکرێن چ لە کەرکووک چ لە داخوک چ لە خورمات و چ لە خانەقین ئەمان تا چەندە ئاگادارین تا چەندە لایەنی بەرپرسیان لێ ئاگادار کردوتەوە ئەو دۆخەکەی کۆتایی دێت و مەبەستیشمە لەگەڵیان هەر لەسەر کەرکووک سەبارەت بە ئەوە قسە بکەین کە لەلایەن پەرلەمانی عێراقەوە کۆمەڵێک بڕیار دەرچووە بۆ نمونە بڕیاریەوە دراوە کە لە ناو کەرکووک و لە ناو ناوچە کوردستانیەکانی ترکاوان بە ناوچەی کێشە لەسەر ناویان بردووە جگە لە هێزی ئیتیحادی یاخود فیدراڵی هیچ هێزێکی دیکە هیچ بارەگایەکی دیکەی ئەمن و ئاسایش نابێبوونی هەبێ ئەمە بەمانای چی دێت وارووە مەبەستیشمە لەسەرەوە قسە بکەین کە ینی عبادی لە ئێستادا ئەمڕۆ ینی ئەخیر شد من کە متابعەم کە دەڵێت بەنیازین بەم زوانە دەست بکەین بە دابەشکردنی موچەی پێزی پێشمەرگەی کوردستان و بە دابەشکردنی موچەی فەرمانبەرانی شارستانی هەرێمی کوردستان ئەمەیان چییە چۆنە تا چەندە ڕاستەوە ڕێکەوتنەکان بەکوێ گەیشتون و مەبەستیشمە لەسەر بودجەی 2010 عێراقیش هەندێک گفتوگۆ بکەین کاکشاخەوان عەبدوڵڵا ئەندامی پارلەمانی عێراق سڵاوت لێبێت بەو پرسیارە دەست پێ یەکەم دۆخی کەرکووک ئێستا چۆنە کێ لە ناو شارە کێ حکمی کەرکووکەکە و ئایا پێشێلکاریەکان بەردەوامن؟ زۆر سپاس بۆ جەنابەت دیارە قسەکردن لەسەر دۆخی کەرکووک لە دوای 16 مانگەوە دۆخێکی تەواو جیاوازە لەگەڵ ئەوەی کە پێش 16 مانگ بووە لە دوای 16 مانگ جۆرێک لە عسکەرەکردنی کۆمەلگای کەرکووک و شارەکانی تر دەستی پێکردووە لەلایەن حکوومەتی عێراقەوە و ڕۆژانە پێشێلی مافی مرۆڤ لەو سنوورە دەکرێت لە دووس قورمات و بگرێت تا دەگاتە کەرکووک و لە سنووری پارێزگای هەولێریش لە مەخمور تا دەگاتە ناوچەی سەهل نینەوە هەموو ئەو شوێنانەی کە حەشدی شاوی هێزەکانی تری عێراقی بۆ گەڕاونەتەوە پێشێلکاری ڕۆژانە دەکرێت لە دژی هاوڵاتیانی ئەو ناوچانە ینی چ بگرێت لە ماڵسووتانن لە ماڵتاڵانکردن لە تیرۆرکردنی ڕۆژنامەنووسان لە تیرۆرکردنی کادرەکانی پارتی دیموکراتی کوردستان تەنانەت کادری لایەنە سیاسیەکانی تریش بۆیە ئەوەی کە دەکرێت ئێستا دۆخێکی نائارام لە ناوچەکەیە دەخڵکەوە ئێمە لەسەر ئەو پرسە ڕۆژانە کۆنتاکمان لەگەڵ لایەنە نێودەوڵەتیەکان هەیە ئەوانەی کە معنین بە کۆکردنەوەی دیکۆمنتەکان لەسەر خەرقکردنی مافەکانی مرۆڤ ینی کاک یادگار ئەگەر تۆ پرسیاری ئەوم لێ بکەیت بۆ نمونە دۆخی خورماتوو تەمەشا بکە خەڵکی خورماتوو پاشماوەی ئەنفال بوون ئەوەی کە هاتبووە ناو دووس خورماتوانە بوون کە لە شاڵای بەدناوی ئەنفال ڕزگاریان ببوو ئێستا جارێکی تر ئەنفال کرانەوە ماڵەکانیان سوپێنرا و ماڵەکانیان تاڵان کرا من ئەمە بە راپۆرتێکداوە بە سەرۆکوەزیرانی عێراق داومە بە سەرۆکی پەرلەمان داومە بە سەرۆک کۆمار وە ئیشیشم لەسەر کرد لە ڕێگای منەزەماتی دەولی و بەداخەوە زۆر بەداخەوە ئەڵێن بەرپرسانی ئێمەی بەغدا چ لە پەرلەمانتاران چ لە بەرپرسانی تری حکومی عێراق لەسەر ئەم کەیسە زۆری هەمالن و نەهاتوونەتە پێش بە شێوەیەکە هیچ نەبێ بتوانن خەڵکەکەی دووس خورماتوو بگەڕێنەوە شوێن ڕێگای خۆیان و ئەوانەی کە ئێستا دەرچوونە لە دووس خورماتوو چوونەتەوە ئەو ناوچانەی کە پێشتر لێ ئەنفال کراون ینی ئەوەی کە لە دووس دەرچوێ سەر ناوچەی گەرمیان و قادرکەرەم و داودەیە لە داقوقیش ڕێگریەکان چین بربەستەکان چین لە بەردەم گەڕانەوەی ینی دانیشتوانی خورماتوو بۆ سەر دار و پەردووی ماڵ و بازاڕەکانی خۆیان ینی ئەوەی کە بەسەر دووس خورماتووە هاجگە لەو هێزە دەرەکی کە داخلی شار بوو خەڵکی دووس خورماتوو تورکمانەشیعەکەی خەڵکێکی حاقدە و خەڵکێکن لە ساڵی 2056 راپۆرتێکی ئەمنی گەیشتە دەستمان بەوەی کە تیمێک لەو گەنجانەی ئەوان ڕەوانەی ئێران کرا مەشقی پێکرا لەسەر چەکی قەناس و لەسەر تیرۆرکردنی خەڵک و هەر ئەو کاتیش پێم وا بێ ساڵی 2007 بوو یەکێکمان گرت خەڵکی دووس خورماتوو بوو چەکی جۆری قەناسی پێبوو مەشقی کردبوو لە ئێران بۆی کە دەستگا ئەمنیەکان و سوپای ئەمریکای پێ بکاتە نیشانکەواتە مەشق پێکردن و خەڵک لە ڕێلادانی تورکمانی شیعەی دووس خورماتوو زیاد بۆ 10 ساڵ دەگەڕێتەوە بە بەرنامە ئەمەکراوە ینی خەڵکی شارەکە ئەمڕۆ
ئەمە بە بەرنامە کراوە بە پشتبەستن بەم قسانە ئایا کورد چیتر ناتوانێت لە خورمات و بژی کاک شاخەوانیان ئەبێت ئەم دۆخە چارەسەر بکرێت چونکە خورمات و وەکووترێ کوردستانیە و ئەوانەشی ئاوارە بوون لەوێ ینی بەسەر شارەکان یاریمی کوردستانە دابەش بوون زۆرینەیان کوردن و لە ڕووی دانیشتوانیشەوە زۆرینەی کورد پێکی هێناوە. طبعا لەسەر ئەو پرسە ئێمە تاکید دەکەین و هەم دووس خورمات و هەم ناوچەکانی تر لەبەرەوەی ناوچەی کێشە لەسەرن ئەوان کە ئیدعای ئەوە دەکەن دەستور جێبەجێ دەکەن بەپێی دەستور و ناوچانە کێشە لەسەرەوە تا یەکلایی نەبووەتەوە مڵکی عێراقا و ئێمەش پێشتر هەروکو ناوچەی کێشە لەسەر تەعاملمان لەگەڵی کردووەکە یادگاریان ئێمە سەر ڕای ئەوەی کە سوپای عێراقی لێنەما جێشی لێنەما ئێمە و ناوچانەمان لە شەڕی تیرۆر پاراست بەڵام هیچ کات ڕێگر نەبووینە لە وجودی هێز ئەمنی عێراقیەکان هەتا ڕۆژی 16 مانگ دەستگای مخابرات لە کەرکوک بووە دەستگای استیخباراتی عێراقی لە کەرکوک بووە پۆلیسی عێراق لە کەرکوک بووە کەواتە ئێمە هەر ئەو کاتیش ئیمانمان بەوە هەبوو ئەم ناوچانە خەڵیتێک لە دەستگا ئەمنیەکان بیپارێزێ ئێستاش ئەگەر بێت و پێشمەرگە نەگەڕێتەوە بۆ دووس خورمات و بۆ ناوچەکانی تر متمانە لە لای خەڵک ناگەڕێتەوە کە بگەڕێتەوە شار چکە ئەوان پێیان وایە ئەگەر لە دۆخێکی نائارام دروست بووی بە ڕەنگە پێشمەرگە بتوانێت بیان پارێزێ و ئەگەر پێشمەرگە نەگەڕێتەوە بێگومان خەڵک بەردەوام تادایان لێکەوە دەستگاکانی تری وەکو ئاسایی ئێستادا بەڕێگری ڕێگری لە واکرێکە پێشمەرگە بگەڕێتەوە بۆ کەرکوک بۆ خورمات و بۆ ناوچانە ئەنی ئەو ئەفتەی کە هەیە ئەو ئەفتەی کە ئێستا دانوستان دەکەن لە سەر دووسێ مەرحەلە دانوستان دەکەن لەسەر ئەوەی کە ئەو ناوچانەی لە دەست دراون چۆن بتوانرێت هێزێکی مشتەرەکی بۆ دروست بکرێ و ئەوانەی کە هێشتا ماون تا چ سنوورێک هێزی ئەوە هەرێمی کوردستان بە مطلقی بەڕێوەی دەباوە لە دوای ئەو هێزانە تاکیۆ مشتەرەکە بن ئێمە پێمان وان نییە تەنها ئەو ناوچانی کە ئێسا سنوورن لەگەڵ هێڵی 36 دەبێ مشتەرەک بن بەڵکو داوای ئەوە دەکرێت کە تا دەگاتە سعدی و جەلەولا هێزەکانی ئێمە لەگەڵ هێزەکانی ئەوانە بە مشتەرەکی بمێنێتەوە و ئالێتێکدا بڕێ بۆ عیلاجکردنیە مۆزوعی ناکرێتەوە ئێستا لە کەرکوک مادەی 140 جێبەجێ ئەکرێت لە دوای 16 مانگەوە بە بڕیاری پارێزگا عریزەیەک تەقدیمەکەی تۆ خەڵکی دیالەی خەڵکی تکریتی ڕاسەن دەچێت نفوسی کەرکوک و نفوسەکەت دەگۆڕێکەمە پێچەوانەی مادەی 140 لە خاڵی یەکەمی بڕگەی مادەی 140 کەواتە تعریفکردنی کەرکوک دەستی پێکردووە لە ئێستادا لە کۆمەڵی محور دەستی پێکردووە یەک لە دەرکردنی کورد لە تیرۆرکردنی لە هێنانەوەی عەرەبەکان بۆ سەر زەویەکانیان کە کاتی خۆی بەعز زەویەکانی پێدابوون لەوەی کە نفوسەکانیان بگۆڕن ئەمانە هەمووی لەوەی کە مامۆسای کورد دەربکەن لەوەی کە قوتابخانە کوردیەکان دابخەن لەوەی کە ئەفسەرانی کورد لە کەرکوک نێڵن فەسڵیان کەن یاخود نەقلیان کەن ئەمانە هەمووی بەشێکە لە سیاسەتی تعریبی منەظەم و بە شێوەیەکی جددی کاری پێ دەکرێت بەڵام کۆمەڵی خاڵت ئاماژە پێدا کاک شاخەوان کە من لای خۆم یان یەک بە یەکیم نووسیوە با لەوەوە دەست پێ بکەین ئەمڕۆ پەرلەمانی عێراق بڕیاریدا کە جگە لە هێزی فیدراڵی هیچ هێزێک هیچ بارەگایەکی ئەمن و ئاسایش لە ناو کەرکوک و ناوچە کوردستانەکانی دەرەوە ئیداری هەرێم و ناوچە کێشە لەسەرەکان بوونیان نەبێت ئایا ئەمە بەمانای ئەوە نایەت کە بە یاسا چیتر کورد یاساغە لەو ناوچانە و ناتوانێت بگەڕێتەوە بۆوێ لە ڕووی سەربازیەوە طبعا کاک یادگار من لەوێ نەبوومە بەبێەوەی لە بەغدا بم دەزانم ئەو راپۆرتە یا حەسەن تۆرانی ئاشە ساڵحی نووسێتی عەل لەکسەر حەسەن تۆران نووسیوێتی و پێم وایە بۆ لەم دۆخەیە هێنایان بە پەلە لە پەرلەمان دەرجیان کرد بەبێەوەی خوێندنەوەی بۆ بکرێت بەبێ حالە بکرێت بۆ لیژنەی ئەمنی و لیژنەی قانونی ئەو گروپەی کە ئەو اتفاقیان لەگەڵ کردن کە ئەوان داخلی کەرکوک بن ئێستا ئەو فترێ زەختی ئەویان دەکرد کە دەبێت ئەگەر هێزەکانی پارتیشی نەماوە ئاسایشی ئەمە بمێنێتەوە یا هێزی ئەوان بمێنێتەوە ئەمڕۆ وایان کرد لە ڕێگای پەرلەمانەوە جوابی ئەوانیش دەدەنەوە دەڵێکا کە ئێمە ڕاستی اتفاقمان لەگەڵەوە هەبوو بەڵامەوە تا پەرلەمان بڕیاریدا جگە لە هێزەکانی عێراقی هیچ هێزێکی تریتیانە بێت کە بۆ خۆی قانونەکە بڕیارەکەی ئەمڕۆی پەرلەمان بڕیارێکی ناشەرعی و نادەستوریە چکە بە پێی قانون دەسەڵاتی تەنفیزی بۆ خۆی دەزانێت ئینتیشاری قوات لەکوێ پێکاوە لەکوێ پێویستی بەوەیە کە هێزی مشتەرەکی تێدا بێ بۆیە من پێم وابێ بە پەلە داڕشتنی ئەو بڕیارە بۆ ئەوە بوو وەڵامێک بێ بۆ ئەو یەک وەڵامێک بێ بۆ ئەوانەی کە زەختیان دەکرد کە هێزی ئەوان بمێنێ ئی دووەمیش ئەوەیە کە ئەوان بەلای ئەوانەوە دەزانن ئەمڕۆ ئاسایشی کەرکوک بگەڕێتەوە خەڵکی کەرکوک هەمووی دەگەڕێتەوە گەڕانەوەی کەرکوکیەکان کوردی کەرکوک لە بەرژەوەندی ئەوانان نیە و ناتوان سیاسەتی پاکتاوکردنی نەژادی و تعریبکردن دەست پێ بکەن بە حوزوری ئاسایش بۆیە کەواتە ئێستا گەڕانەوەی ئاسایشی یەکێتی و پارتی بۆ کەرکوک بە یاسا قەدەغەیە بە پێی بڕیارەکەی ئەمڕۆ ئەوان دەڵێن جگە لە هێزە عێراقیەکان تەبعەن ئەگەر تۆ چوارچەوەی عێراقی بەعام بخوێنیتەوە ینی قەرارەکە ئەمڕۆ بۆ خۆی هێزەکانی هەرێمی کوردستانی خستە دەرەوەی عێراق کەواتە ئیعترافێکە بەوەی کە ئەو هێزان هێزی ئیتیحادی بەڵێ ئەو هێزانی کە هەیە لێرە لە هەرێمی کوردستان بەشێک نین لە منزومەی دیفاعی و ئەمنی عێراقی بۆیە
هەر لەو ڕوانگەیەشەوە باز لەوە دەکەن کە دەبێ حەسریەن لەدەست هێزەکانی ئیتیحادی بێت وەکو شورتەی ئیتیحادی کە تا ئەم لەحزە لەگەڵ جەناب تا قساکەم حکوومەتی عێراقی پۆلیسی ئیتیحادی بۆ هەموو محافەزەکان دروست کرد 10 ساڵ ئێمە داوامان کرد پۆلیسی ئیتیحادی لە خەڵکی کەرکوک دروست بکرێت بە هیچ شێوان ڕێگەیان نادا کە پۆلیسی ئیتیحادی بۆ کەرکوک دروست بکرێت ئێستا پۆلیسی ئیتیحادی کە لە کەرکوکن و ئەرک ئەگێڕن خەڵکی دیوانێ و حلە و بەسرە و شارەکانی ترن. کاک شاخەوان بۆ ئەوەی ینی هەندێکش لەسەر ئەوە بوەستین کە ناکرێ ئێمە هەڵەکانی ڕابردوو لەبیر بکەین و بڵین هۆکار نەبوون لەوەی بەسەر کەرکوک و ناوچەکانی دیکاتوە. تۆ پێدوانیە وەکو نوێنەرێکی کەرکووکیەکان ئەوەی ڕوویدا لە کەرکوک کەم تەرخەمی یەکێتی و پارتیە کە لەو ماوەیە دوو ئاسایشیان هەبوو نەیانتوان یەک ئاسایشیان هەبێت و فشارێکی وا دروست بکەن ینی وەکو ئەمڕۆ بە یاسا قەدەغە نەکرێن لە ناو شارەکە. طبعاً کاگیادگار بابەتەکە لەوە نەبوو کە دوو دەستگای ئاسایش بێ. طبعاً ئێمە ئەو مؤسساتانی کە سەر بە حکوومەتی ئیتیحادی بوون و ئەرکی پاراستنی لەلایەن دەستگای ئاسایشەوە پێست پێدرا بوو بەنزیخانەکان مستەشفاکان شوێنە گشتیەکان ئەمانە هەردوو ئاسایش بە یەک جلو بەرگ و بە یەک نظام ئەویان دەکرد و ئێمە پێشتریش بربەستی یاسایی هەبوو لە بوونی ئاسایش بەعتیبارەوەی منزومەی ئاسایش بەشێک نییە لە منزومەی ئەمنی دیفاعی عێراق ئەو کاتە ڕێکارێکی تر دۆزرایەوە ڕاستە ئاسایش بەشێک بوو لە غورفەی عملیاتی کەرکوک بەڵام لە کاتی گردنی خەڵک لە ڕێگای ئاسایی لە ڕێگای پۆلیسەوە و لە ڕێگای مەحاکمی کەرکوک لە بەرەی مەحاکمی کەرکوک حاکمی ئاسایشیان نەبوو قەزیەکان لە ڕێگای شورتۆی حالاکرا بۆیە هیچ کات گرفتی ئەویان نەبووە بەڵام ئەوەی کە دوو ئاسایش بێمە هەمیشە تەمەنایەوەمان کرێک ئاسایش بێ بەڵام بۆ مێژوو ئەیڵێم هەردوو ئاسایشی پارتی و یەکێتی لە ناو کەرکوک لە ماوەی 2003 و با بڵێم لە 4 و 5ەوە کەوتنەکاری فعلی کە لێوە ئیشان کردووە هەتا ڕۆژی 16 مانگ وەکو یەک تیم ئیشان کردەوە زۆر جا مداهەمەیان بەیەکەوە کردووە دەرچوونیان بەیەکەوە بۆ دەوراخەوە لەبەرەوە ئێمە پرسێکی گرنگە با زیاتر لەسەری بۆستین ینی حیدەر عەبادی ئەڵێت پاراستنی کەرکوک و ناوچە کێشە لەسەرەکان بە شێوەیەکی حەسری تایبەتە بە هێزە فیدراڵیەکان ئایا ئەمە بەمانای ئەوە نایەت کە چیتر ئیدارەیەکی کوردی بۆ کەرکوک دانانرێت و شتێکی مەحاڵە بێ شتێکی لەو جۆرە ینی بەم زوانە بێتە ئاراوە تەنانەت ئەگەر ڕێکیش بکەون لەگەڵ عێراق هەرێمی کوردستان کاگیادگار پێم وا بێ هەر 16 مانگ بوو یا 7 مانگ لە ڕێگای کوردستان 24ەوە خەڵکێک ئەگەر ئەمڕۆ باز لەواکە حکوومەتی عێراقی تەنفیزی ئەو وعدانە ناکە کە بەو باڵیان دابوو کە ئیتفاقیان لەگەڵا کردبوو من ئەو کاتیش گوتم ڕۆژێک دێ لەوانی شەڵ دەگەڕێنەوە و نەمە حافظ بۆ ئەواندا دەنێن و نە ئێڵن دەستگا ئەمنیەکانی ئەوانی جەناو شارە بەیانی بۆ معلوماتی جەنابەت پێرە هێزێکی ئەوان لە سەیتەرە ڕاگیراوە نەیان ێڵاو بە چەکۆ داخل بن و ئەندامێکی پەرلەمانی نوێنەری پارێزگای کەرکوک لە سلێمانی و داخل بووە بۆ کەرکوک لە بازگەر ڕایان گردووە بە بیانووی ئەوەی کە هەوێکەت کاڵ بووەتەوە یا هەوێکەت تەواو نییە و من ڕسمەکانم لەلایە بۆ کوردستان 24 بەجێ دێڵم لە ناو بازگەکە ماوەی چارەگێ بۆ 20 دقە ڕایان گردووە ینی هەدەفی ئەوان شکاندنی هەیبەتی تاکی کووردە بەرپرسی کووردە لە کەرکوک کە من پێم وایە بەو شێوە ڕەزیلێ لە کەرکوک دەوامکردن و جوڵەکردن ئەو پەرلەمانتارینەیان هێشتۆ بچێتە ناو کەرکوکەوە لەسەر چ فراکسیۆنێک بوو یا سەر بە چ حزبێک بووە طبعاً ئێمە معلومی جەناب تێمە وەکو فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە بیدایەشەوە وتومانەوە من وەزیری ناوخۆ پەیوەندی پێمەوە کرد بۆی کە بگەڕێمەوە ئامادەی پێشوازیشم لێ بکەم پێم گوت من هەتا وەزعی کەرکوک بەو شێوە بێ ناگەڕێمەوە لێرەش مەتوانم نوێنەرایەتی ئەوان بکەم دەنگی ئەوانم گەیانوتە هەموو ڕێکخراوە نێودەوڵەتەکان بە ئەمانەتەوە و توانیمە لە بواری هاوکاریکردن بە کۆنتاکردن لەگەڵ ئیداری پارێزگای کەرکوک بە سپاسەوە بۆ گەیاندنی هاوکاری بۆ هاوارەکان تا ئێستا لەسەر خەتین لە دیکۆمنتکردنی تاوانەکان لە دژی کەرکوک ئیشمان بەڵام ناتوانین لە کەرکوکێکا بسوڕێنەوە کە معارەز بین بۆ تیرۆرکردن بۆ ئەوەی کە کەرامەتمان بشکێنرێ ئیهانە بکرێن ناتوانین ئێمە بەو شێوە لەناو کەرکوکا دەوام بکەین. باشە کاک شاخەوان من دوێنێ لە باسی ڕۆژ جنابی کاک سادی ئەحمەد پیرە وتەبێژی یەکێتی نیشتیمانی کوردستان میوانم بوو وتی کاندیدی تەواوی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پارێزگاری کەرکوک کاک ڕزگار عەلیە ڕای ینی کۆدەنگی یەکێتی نیشتیمانی لەسرە بەڵام من لە جێگەیەکی ترەوە هەواڵێکی ترم بینی کە یەکێتی چاوەڕێی پارتی و یەکگرتووەکە کە بگەڕێنەوە ئەنجومەنی پارێزگا بۆی دەنگدان لەسەر هەڵبژاردننی ئەم پارێزگایە بکرێت ئەگینا هیچ بربەستێکی دیکە بوونی نییە ئەمەیان ئێوە چی لەبارەیەوە ئەڵێن و ئایا پارتی و یەکگرتوو بەنیاز نین بگەڕێنەوە بۆ هیچ نەبێ پارێزگارێکی کورد بۆ شارەکە دابنرێت و نەک حاکمێکی ئەسکەری ینی کاگیادگار من پێم وایە ئەوەش تەنها بۆ ئەوەیە کە شەرعیەت بە هەندێک قرار بدەن لە شاری کەرکوک و کۆمەڵێ بڕیار بدەن بڕیارانەی کە
دراوە پێشتر لە کەرکووگۆکەوە یڵغاکردنی ئاڵای کوردستان و دانانی پارێزگا دانانە ئەو کاتەش بیانویە کە دۆزنەوە بۆی پارێزگا لە کورد نەبێ و من لێرەوە ئەڵێم بەڵام تۆ کاتێ داوای گەڕانەوەی ئەندامانی ئەنجومەنەکەی چ زمینەیەک لەبارە بۆی ئەو ئەندامی ئەنجومەنەکە گەڕێتەوە بۆ کەرکووک تیرۆر نەکرێ یا خودت بتوانێت لە ماڵەکەیە دابنشی ئەمڕۆ ماڵی ئەندامی ئەنجومەنە سووتانووە ماڵی سەرۆکی ئەنجومەنە سووتانووە ماڵی ئەندام پەرلەمانە شکانووە نووسنگی ئەندام پەرلەمانە داگیر کردووە بارەگای ئەو حزبەی کە ئەو ئەندام ئەنجومەنە سەر بە ئەوە ئێستا داگیر کراوە هێزی تێدایە بۆیە چ زمینەیەک هەیە بۆی کەوانە بگەڕێنەوە و من پێم وایە بەگەڕانەوەشیان ئەو پۆستە بە کورد نادرێ و ئێساش دووبارەی یەکەمەوە چۆن سەرەتاوتم ئێستا شەڵێم پۆستی پارێزگای کەرکووک بە کورد نادرێ و ئەگەر پۆستەکەشی پێ بدەن یەکسەر قایدی ئەمە زانیاریە یان تەنها بۆ چوونە کاک نەخێرەوە زانیاری منە چکە و بڕیارانەی کە ئەدرێ ئێستا بڕیاری نادەستورین کۆمەڵی هەنگاو نراوە دەرکردنی زابتەکان بە بێگەڕانەوە بۆ قیادەی شوڕتەی کەرکووک مرکزی لە تعریبکردنی شارەکە گواستنەوەی نفوسکە ئەمە هەمووی پێچەوانەی دەستورە کە تۆم هەنگاوانە بنەی بەبێ پارێزگا کەواتە پارێزگایشدا بنێ ئەو کاتە قایدی عملیاتێکی بۆ دانی کە دانانی قایدی عملیات سڵاحیاتی لە پارێزگا گەورەتر هەموو دەسەڵاتەکانی لێوەرەگرێتەوە دوجار ئەو بڕیارانەی کە خۆیانیانە لە بەغدا لە ڕێگایەوە تەنفیزیەکەن بۆیە من پێم وانە مەحافظ جارێ بە کورد بدرێتەوە مطلقاً تا ئەم دۆخەکە بەو شێوەیە بێ هەتا چاوەڕێ ئەوە بکەین دۆخێکی سیاسی لە منتیقەکە هەرێمی و ناوچەیەی دروست ببێت وەزعی کەرکووک لەم وەزعی کوردستان لەم وەزعی کە تێدایە بۆ قۆناغێکی تر بە دامێکی دەولی بگوازرێتەوە کورد بتوانێت و دەساڵاتی جارانی لە کەرکووکە هەبێ. باشە بەنسبەت دانیشتنەکانی نێوان شاندە سەربازیەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی هەواڵێک بڵاو کراوەتەوە کە ئەمە بە چاودێری ئەمریکا ئاکرێت و لە چارەسەرکردن و یەکلایکردنەوەی تەواوی دۆسیەکان نزیک بوونەتەوە بەپێی زانیاریەکانی تۆ ئەم شاندەی هەرێمی کوردستان لەگەڵ ئەوانە لەسەر چی ڕێککەوتون؟ طبعاً کاگیادگار وردەکاری دانیشتنەکان بۆ ئەندامێکی لیژنەکە بەجێ دێڵم کە خۆی بێت لە میدیاکانەوە قسە بکە بەڵام هەندێک ئەو شتانەی کە هەیە بەحسێکەین ئەوەی لە سەرتاوە ئێمە سەرکردایەتی سیاسی کوردستان تەرکیزی لەسەر دەکردوای ئەو مقاومە قارەمانانەی کە کردیان هەم لە مەخمور و لە پردێوە لە ناوچەی سحێلا و زوماریش وای کرد کە ئەوان بێن داوای مفاوەزات بکەن زانیان بە قووەت ناچنە و ناوچانە و ئەو مفاوەزاتەش ئێمە لە سەرتاوە داوایمان کرد کە لایەنی سێمی تێدا بێ ئەم لایەنی سێمە جاچە ئەمریکا بێ یا فەڕەنسا لە ڕووی دیبلۆماسی و سیاسیەوە کەوان متابعی قزیەکەن وەچ لە مەیدانیش کە ئەندامیان هەیە لە لیژنەی دانووسانەکە بۆ خۆی کۆمەڵێک گرنگی هەیە یەک لەوانە دوای ئەوەی کە ئەم دوولایەنە ڕێکەون مسودەی ڕێکەوتنەکە دەبێ ئیمزای ئەوانیشی لەسەر بێ و لە لایەکی ترەوە تۆ ئۆتۆماتیکیان قەزەی نێوان هەرێم و بەغداد تەدویل کردووە بە نێودەوڵەتیت کردووە واتە داوای لایەنێکی دەولیت کردووە لە ئیلتیزامکردنی حکوومەتی عێراقیش بەرامبەر بە ئەو برگانەی کە دێت لەو ئیتفاقی نێوان هەردوولا کەسێکی سێم هەیە کە هەم چاودێرەوە هەم بەشێکە بێت لە تەنفیزکردنی چکە بەتایبەتی ئەمریکا هەتا ئێستا جەناب تزانی لە بەتایبەتی لە ناوچە کێشە لە سەرەکان و لە بواری سەربازی عێراقا ڕۆڵێکی گەورەی هەیە لەوەی کە بتوانێت ئەو نقاتانە لە ئەرزی واقعیشە لە ڕووی تەنفیزی و یارمەتی هەردوولا بدا بۆیە وردەکارەکان ئەوەیە کە ئەوان کۆمەڵی هەنگاویان ناوە بۆی کە بەنسبەت کەرکووکەوە با هەر بەو دەستەواژە کوردەواریە بێڵێن بە دڵی کورد ئەبێت؟ طبعاً یەکەم جارە ئەوەی کە حکوومەتی عێراق داوای دەکات لەسەر ئەوانە ڕێکەون کە بە هیچ شێوە سەرباز و جێشوانە جارەتر بۆی نەبێ بچێتە سنووری برایم خەلیلوانە کە ئەوان داوایان کردووە بەڵکو بەڵام کاک شاخەوان لێرەوە ئەمان لە کۆبوونەوە لەگەڵ وەفدی عێراقی بە چاودێری ئەمریکا لەولاوە پەرلەمانی یاسا دەرەکات ینی ئەمە چییە؟ طبعاً یاساکانی پەرلەمان تا ئەو کاتەی کۆدەنگێکی سیاسی لە نێوان لایەنە سیاسی عێراقیەکان و کوردستانی لەسەر ئەو بابەتانە دروستە بێ ئەو بابەتانە هەیە ینی تۆ ئێستا پەرلەمانی عێراق بڕیار ئێوەدا کە متمانە لە پەرلەمانتار وەربگیرێتەوە کە بەپێی یاسا وەرگرتنەوەی متمانە لە پەرلەمانتار بابەتێکی حاصری ئێستا بۆتە بابەتێکی سیاسی پەرلەمانتارێک 2000 دەنگیە ناوە داواکە پەرلەمانتارێک کە 20000 دەنگیە ناو متمانەی لێ وەربگیرێتەوە قەرارەکانی پەرلەمان زۆربەیان سیاسین و ئەگەر نیەتی حکوومەت نەبووە بۆ جێبەجێکردنی پەرلەمان زۆرجا قەراری داوە حکوومەت هەر پێی وەرنەگردووە لەسەر مەوزوعی سەقلاویە لەسەر گەڕانەوەی ئاوارەکانی ئەنبار لەسەر گەڕانەوەی ئاوارەکانی دیالا ئێمە قەرارماندا لە پەرلەمان و ئیلزامی حکوومەتیشمان کرد حکوومەت جێبەجێ نەکرد کەواتە حکوومەت کاتێ بە قەرارەکانی پەرلەمان وەرەگەی کە خۆی نیەتی هەبێ و بە دوای حەجەیەکە بگەڕێ بۆی کە حرەکەکانی زیاتر
بە شەرعی بکات بە یاسایی بکات ئەو جا بڕیارەکانی پەرلەمان وەرەگری ئەگەر ئەمڕۆ حکوومەت و حکوومەتی ناوەندی و حکوومەتی هەرێم ڕێکەوتن لەسەر پرسەکان بێگومان نە بڕیارەکانی پەرلەمان ئەهمیەتی ئەمێنێەوە نە پێی وەرەگیرێ. کاک شاخەوان پلانێک یاخود کارێکی ڕێکخرا و منەظەم هەیە کە چکە من لە چەند جێگایەکەەوە بیستومە تەنانەت لە مێدیای غەیرە کوردیشەوە ئەوترێت ینی دانانی بەرپرسی پۆلیس و گۆڕینی کوردەکان بە عەرەب و تورکمان، کوشتنی ڕۆژنامەنووس، تەقاندنەوەی ماڵی بەرپرسان، بێزارکردنی هاوڵاتیان بە تایبەت لە کەرکووک و لە داقوق ئەمە بە شێوەیەکی منەظەم ئەکرێت. ئەبێت حکوومەتی هەرێمی کوردستان ینی وەڵامی دەمودەستی لە ئێستادا چی بێت؟ وەکو پەرلەمانتارێک چ داوایەک هەیەەوە؟ ئەنی من تەسەور دەکەم حکوومەتی هەرێم بۆ خۆیان قسەیان کرد بێەوە من لەگەڵ بەڕێز وەزیری ناوخۆی عێراق قسەم کردووە سبەی دیسان لەسەر ئەو مۆزوع قسەمان هەیە و ئەوانیش داوایان لە من کرد کە تۆزێف شارەکانم کەمکەمەوە لەسەر ئەوان باعتیبارەوەی کە هەنگاویان ناوە لە دووس قورماتوو بەوەی کە نایەڵن ئێسا تورکمانەکان بچنە منتیقەی کوردیەکان و لە کەرکووکیش هەوڵی ئەوادەن حەشی شعبی دەربچێ بەڵام ئەمە کافی نییە دەبێ ئێمە لەسەر ئاستی حکوومەت لەگەڵ حکوومەتی عێراقا ئەم بابەتە باز بکەین و هەوڵ بدەین دیسان بۆ ئەمە تیمێکی نێودەوڵەتی ڕەوانی ئەو ناوچانە بکەین و لە ئێستا لەو خۆناغیان کە هەوڵ بدەین هەم لەگەڵ نوێنەری نەتەوەیەگرتوەکان لە بەغدا من لەسەر خەتم و لێرەش حکوومەتی هەرێم لەگەڵ نوێنەری نەتەوەیەگرتوەکان لە هەولێر لەسەر خەتە بۆی بتوانین تیمێکی مشتەرەکی نەتەوەیەگرتوەکان بچێتە ئەو ناوچانە ڕۆڵ ببینێ لەسەر ئەوەی کە حدودێکدا بنرێ بۆ ئەو زیادەڕۆییە لەسەر حیات و کەرامەت و مڵک و ماڵی کورد لە ناوچەکانی کەرکووک و مەخمور و داقوق و تا دەگاتە دووس قورمات و ناوچەی دیالش. کاک شاخەوان ئێوە وەکو فراکسیۆنی پارتی تاکەی ناگەڕێنەوە پەرلەمانی عێراق و هەست ناکەن لەوێ بن ئەتوانن باشتر بەرگری لە مافی کورد بکەن چ لە هەرێمی کوردستان چ لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم؟ ئەنی کاک گیادگار ئێمە مقاتعی ئێمە لەسەر کۆمەڵە پرسی نیشتیمانی بووە خەڵکی من ئەمڕۆ 90% خەڵکی کوردستان داواکات تۆ سربەخۆ بیت و داواکە ریفراندۆم ئەنجام بدرێ ئێمە کە ریفراندۆممان ئەنجامدا کۆمەڵی بڕیاری سیاسی لە دژی ئێمە دەرکراوە لە دژی خەڵکی کوردستانیش لە پای ئەوە بایکۆتی دانیشتنەکانمان کە پەرلەمان بە قەرارەکانی خۆیان بچێتەوە. بەڵام ئێستا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە تەمسیلی هەرێمی کوردستانەکە بە فەرمی ئەنجامی ریفراندۆم سڕ کراوە. ینی بە تاکید ئێستا لە دوای ئەو قۆناغە ئەوان هاتوون چیان کردەوە بۆ نمونە سەرۆکی فراکسیۆنی پارتی و من کە جێگری سەرۆکی فراکسیۆنم و هەش ئەندام پەرلەمانی تری پارتی دەیانەوێ بچن بە حەسانەی لێوەرگرنەوە چکە ئەگەر حەسانە لە ئەندام پەرلەمان وەرنەگریتەوە ناتوانانی بچی مامەڵەی لەگەڵا بکەی بە پێی یاسای سادانی عێراقی و پێی قانونی عقوباتی عێراقی تەجریمی کارەکەی بکەیت ئەیانەیە متمانی لێوەرگرنەوە بۆ ئەوەی کە بتوانن چۆن ئەو محکەمانە لە ڕابردووە تەسەیوس کراوە بە بڕیارێکی سیاسی کۆمەڵێک سزای توندی پەرلەمانتارەکان بدەن بۆیە هێشتا پێمان وانی ئەو زمینەیە لە بارە کە پەرلەمانتاران ئێمە تەنانەت باشە بەس فراکسیۆنەکانی کە لە بەغدا بوون بەشداری ناکە یان فراکسیۆنەکانی دیکەش نەخێر پەرلەمانتار یەکێتی و یەکگرت و کۆمەڵ و گۆڕان لەوێن طبعاً گۆڕان هە لە سەرتاوە لێ بووە و هەرزوو تۆبەی ئەوەیان کردووە کە ئەوان لە دژی سربەخۆین و لەگەڵ ریفراندۆمانین بەڵام پەرلەمانتارەکانی تریانی سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی سەرۆکی فراکسیۆنی یەکگرت و جێگری فراکسیۆنی یەکێتی کامەران ئەمانە کۆمەڵێک ئەندام پەرلەمان تایسا قەزیەکانیان نێگلایی نەبووەتەوە و پێم وایە ئەندام پەرلەمانی پارتی ناچێت بۆ پەرلەمان ئەگەر دەستی سەرۆکایەتەکەی و ئەگەر بەشێک لە پەرلەمانتارانی تاوان بارکرابێ لەبەرەوەی دەنگی بەسەر بەخۆی کوردستانداوە بە هەمان شێوە باشەکاکشاخوانچی بەنسبەت بودجەوە ینی ئەوەتانێ پەرلەمان تەمەنی خۆی بۆ 30 ڕۆژی دیکە درێژ کردەوە بە شێوێک لە شێوەکان بۆ ئەوەی گفتوگۆی بودجە یاخود پرۆژە یاسای میزانی عێراق پەسەند بکرێت و بڕیار وایە سێشەمەی داهاتوو کۆتایی بەم باسە بێت قسە لەسەرەوە کرێت کە ڕێژەی دانراو بۆ کورد لە 17% کەم کراوەتەوە بۆ 12.6% و بڕیاردەری لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق کاک ئەحمەدی حاجی ڕەشید ئەڵێ لە هەندێک شوێندا ناوی هەرێمی کوردستان گۆڕدراوە بۆ حکوومەتی پارێزگاکانی کوردستان کە ئەمە پێچەوانەی دەستوریشە. بۆچی ئێوە ناچنەوە لەگەڵ فراکسیۆنەکانی دیکە کۆدەنگیەک دروست بکەن نەهێڵن ئەم کارە نادەستوریانە تێپەڕێت چونکە بەشە بودجەی یاخود هەرێمی کوردستان و وڵاتیان هەرێمی کوردستان ئەمە مافێکی شەرعی هاوڵاتیان هەرێمی کوردستانە کە لێرە بە دوابێ شەڕی لەسەر بکرێت. طبعا ئێمە و شەڕمان لە موازنەکانی ڕابردوویش کردووە بەڵام لە ئەرزی واقعا تەطبیق نەبووە پاریش دیسان پرۆژیان هێنابوو بیکەنە 11 نەمان هێڵا گەڕانمانەوە بۆ 7 بەڵام پاریش کۆمەڵێک
شتی باشمان دانا و دوجار جێبەجێ نەکرا. ئەمڕۆ بە پێی معلوماتی من کۆی موازنەی 2010 عێراق 85 تریلیۆنە و 24 عجز دەبێ و پێم وایە لە ئەوەی کە هاتووە لە حکوومەتەوە کراوەتە 112 و نیەت هەیە لەوەش کەمتر بکرێتەوە و ئەوەی کە کاک ئەحمەد حاجی ڕەشید باسی کرد بەرفعل بابەتی ئەوەی تێدایە کە نەک هەر بابەتی دەستەواژەکان بەڵکو دەسەڵاتی دا و مناقلە لە بینی موازنەی پارێزگایەک بۆ پارێزگایەکی تری هەرێمی کوردستان کە پێشتر ئەو دەسەڵاتە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و مناقلەی موازنە لە پارێزگایەک بۆ پارێزگایەکی تر دەسەڵاتی هەرێم بۆ ئەم جارە ئەو دەسەڵاتشی داوە کە مناقلە بکرێت بە پێی نسبەی سوکانی 170 دابش بکرێت کەەوە پێشتر حکوومەتی هەرێم ئەوەی دەکرد ئەو تەخسیسات و دابشکاریە لە نێوان پارێزگاکانی هەرێم پرسیارم ماوە و یەک خولەکیش کاتم ماوە. سوپاس دەکەم بە کورت و پوختی وەڵامی هەردوو پرسیارەکەم بیتەوە چووکە گرنگە بەر لەوەی بێمە بەرنامەکەەوە لە سایتێکی عێراقی خوێنمەوە کە عەبادی بڕیاری داوە هەر پارتێک باڵی سەربازی هەبێت ڕێگەی پێ نادرێت لە هەڵبژاردنەکان بەشداری بکات. خوێندنەوەت بۆ ئەمە چییە؟ جاگەروا بێبێ کەس بەشداری حکومێکی دیکە نییە بۆ کورت؟ نەخێر من ئەمە پێم وایە بۆ مەبەستی فەسایلەکانی حەشتی شعبیە ئەگەر عەبادی لێرەوە هەتا ئەو کاتە باڵە عەسکەریەکان لە حزبە شیعەکان نەکاتەوە لە ئینتیخابات شکستێکی حتمی هێناوە زۆر لە فەسیلەکان مەسەلەن هێندەی ڕووی دەمی لەوانە هێندە ڕووی دەمی لە کورد نییە لەم پرسە بەڵێ لەم پرسە بزات هەدەفی فەسایلەکانی حەشتی شعبیە چونکە هیچ حزبێکی شیعی نییە ئەمڕۆ لە عێراقا فەسائلی نەبێت لە ناو حەشتی شعبی و لە ئینتیخاباتە بەکاری نێنێ هەر عەبادی ڕایگەیاندووە کە کار ئەکەن بۆ پێدانی موچە و مستەحقاتی هێزی پێشمەرگەی کوردستان و فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان. ئەمە تا چەندە ڕاستە و تا چەندە تەنها قسەیە؟ طبعا لە دوای ئەوەی سەرچاوی کەسی کوردیش زۆر هیوایان پێڵواسی لە دوای ئەوەی سەرچاوی دارایی حکوومەتی هەرێم کەوتە ژێر دەسەڵاتی حکوومەتی عێراق ئێستا حکوومەتی عێراق بە پێی قانون ملزەمە بەوەی کە موچە دابین کاتچکەی سەرچاوێکی دارایی تر لای حکوومەتی هەرێم نەماوەکەواتە ناچارە دوو ئەگەر ئەو قسەی لە ژێر فشاری ئەمریکایە بێت بەوەی کە تۆ ئەوە سەرچاوە دارایەکانی حکوومەتت بێت لە بەرامبەر دەبێت التیزامات بێ بەرامبەر بە پێشمەرگە و فەرمانبەران جێبەجێ دەکا ئەگەر ئەوە نەبێت تەنها مادەیەکی ئەعلامیە و دیسان ناچێتە بواری جێبەجێ لەگەڵ پەسەندکردنی بودجە ئەبێت جێبەجێ بکرێەوەش ئەنی وەک باسم کرد ئەگەر زەختی دەرەکی لەسەر بێت جێبەجێ دەکا ئاگینا تەنها مادەیەکی ئەعلامی وەکو خۆی دەمێنێتەوە ساڵانی ڕابردوو. بەڵێ کاک شاخەوان عەبدوڵڵا جێگری فراکسیۆنی پارتی دیموکرات جێگری سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە سوپاس بۆ زانیاریەکان. زۆر سوپاس بۆ جەناب. بەڵێ بینەرانی ئەزیز باسی ڕۆژ کۆتایی هات تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان بەخوای گەورە ئەسپێن.